لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاتوچۆی سۆران ئاماری قوربانیەکانی 6 مانگی سەرەتای ئەم ساڵی خستە ڕوو. تیایدا 54 ڕووداوڕوویان داوە و 69 هاوڵاتی بوونەتە قوربانی و 63 کەس بریندار بوونە و 6 کەسیش گیانیان لەدەستداوە، کەوا زۆربەی ڕووداوەکان لە ڕێگای هامڵتۆن بوونە و بەشێکی سەرەکی ڕووداوەکانیش دەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبانەکان و پابەند نەبوونی شۆفێران بە یاساکانی هاتوچۆ. لەم 6 مانگەی ڕابردوو 54 ڕووداوی هاتوچۆ لە سنووری ئێمە ڕوویداوە و لە دەرەوەی شار 35 ڕووداو ڕوویداوە، لە ناوی شار 19 ڕووداو ڕوویداوە. ڕووداوەکان بەو شێوەی پۆلین کراوە. پێکدادان 32 ڕووداومان هەن، وەرگەڕان 14 ڕووداومان هەن، شێلان 2 ڕووداومان هەن، پێداکێشان یا خۆکێشان پێدا 6 ڕووداومان هەن. هۆکاری ڕووداوەکان خێرایی بە ڕێزبەندی یەکەم دێ 34 ڕووداو لە ئەنجامی خێرایی بوونە و کەمتەرخەمی و پابەند نەبوون بە ڕێنماییەکانی هاتوچۆ 19 ڕووداومان لە ئەنجامی پابەند نەبوون و کەمتەرخەمی بووە و ڕێگاوبان کە کەمترین هۆکار بووێ تەنها 1 ڕووداو و ژمارەی قوربانیەکان بەداخەوە لە ئەنجامی ئەم ڕووداوانە 69 ڕووداو 69 قوربانیمان هەن. بەرگری شارستانی سۆرانیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئامار و ڕووداوەکانی 6 مانگی سەرەتای ئەم ساڵی خستە ڕوو. 252 ڕووداوی جۆراوجۆر ڕوویان داوە لە خنکان و لافا و ئاگرکەوتنەوە. بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووداوەکان بەگشتی زیادیان کردووە، بە تایبەت ڕووداوەکانی خنکان تەنها لە ماوەی 25 ڕۆژی ڕابردوو 7 هاوڵاتی لە ڕووبارەکان خنکاون و تا ئێستاش تەرمی 3 هاوڵاتی نەدۆزراوەتەوە کەوا گەشتیارن. لە ماوەی 6 مانگی یەکەمی ساڵی 2019 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتین لە 252 ڕووداوی جۆراوجۆر. لە کۆی ئەو 252 ڕووداوی جۆراوجۆرە 218 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر تۆمار کراوە، هەروەها 6 ڕووداوی لافاو تۆمار کراوە و لەگەڵ 20 حاڵەتی ڕزگارکردن و زائیدان ڕووداوی هەڵدێران تۆمار کراوە و بەداخەوە 7 کەسیش لە ڕووبار و سەرچاوە ئاویەکان خنکاوە. سەبارەت بە ڕووداوی خنکان بەداخەوە دەبینین ڕووداوی خنکان لە ماوەی لە هەفتی 6 2019 تاوەکو ئەمڕۆ یەکی هەفت بەداخەوە 7 کەس لە ڕووبار و سەرچاوە ئاویەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران خنکاون. لە کۆی ئەو 7 کەسە 4یان مناڵن و 3شیان لە تەمەنی 51 ساڵی و 41 ساڵی و 38 ساڵیدان. نەبوونی مەرجی سەلامەتی لە ناوچە گەشتیاریەکان و ناشارەزایی هاوڵاتیان وای کردووە ڕووداوەکانی خنکان ڕوو بدەن. بەراورد بە ساڵی ڕابردووش ئاوی ڕووبارەکان زۆرە و زۆری بەفربارینیش لە ناوچە شاخاویەکان وای کردووە تا ئێستاش بەفر بتوێتەوە و ئاوی ڕووبارەکانی جزیاد بێت. ئەمەش ئەوە لەسەر هاوڵاتیان پێویست دەکات کە ڕەچاوی سەلامەتی ژیانیان بکەن لە کاتی گەشت و سەیرانەکانیاندا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.